بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و گشتکاتێکتان شاد بە هیوام ئەم بەرنمەیەش بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. میوانێکی زۆر خۆشەویست ئەم جارە بەشداری لە بەرنمەکەمانەکە، بەڵام پێش ئەوەی بچینە دیداری فەرمون ئێوە و ئەم ڕاپۆرتە. میوانی ئەمجاری بەرنمەکەمان کەسایەتیکی ماندووی ڕێگای بە ئەرشیفکردن و با دۆکۆمنتکردنی ژیان و ڕابردووی ئێمەیە. دکتۆر مارف خەزنەدار لە ژمارە 495 گۆڤاری هەرێمی کوردستاندا لە لاپەڕە 15دا لەسەر میوانی ئەمجاری بەرنمەکەمان دەڵێ: ئاحمەد حسێن ئەو ڕۆشنبیرەیە بە فریای زانا و نووسەر و مامۆسایانی فکری کوردی دەکەوێ، سەرچاوەی دەگمەن و نەناسراویان بۆ ئامادەکە لە کتێبی کۆن و دەستنووسی دێرین و پەڕەکاغەزی بە نرخی ڕۆژگارانی ڕابردوو. ئاحمەد حسێن ڕۆژنامەنووسێکی سەرکەوتووە. مامۆستا ئەحمەد کوڕی حسێن ئەحمەدی کانیسپیکەیی دامێنی چیای گڵەزەردە و ڕاعنای حاجی قادری گەڕەزیلە. لە ڕۆژی 1 ساڵی 1940 لە کانیسپیکە لەدایک بووە. ساڵی 1969 هەفتە خانەی پێگەیاندنی مامۆسایانی لە سلێمانی تەواو کردووە. ساڵی 1970 لە گوندی کوڕەداوی شاربەژێر وەک مامۆستا دامەزراوە. ساڵانی 1970 هەتا ساڵی 1980 لە بەرکاری سیاسی دوورخراوەتەوە بۆ ناسریە. لە کۆتایی شەستەکانەوە خولیای نووسینی هەیە. لە ڕۆژی 11 ساڵی 1970 لەگەڵ خاتوو بەهیە ساڵح سەعید هاوسەرگیریەکەن و ئەبنە خاوەنی 5 کۆر بەناوەکانی پشکۆ، پێشڕە و پێشەوە، وەرزێر، ڕابێژ و 2 کچیش بەناوەکانی پێشواز و بژوێن. هەتا ئێستا خاوەنی 12 کتێبە لەسەر بابەتی شعر و ئەدەبی مناڵان لێکۆڵینەوە، ئەمە بێژگەل لە سەدان وتار و بابەتی تر کە لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بڵاوکراونەتەوە. لە ساڵی 2000ەوە لە گۆڤاری سلێمانی کارەکە وەک ئەندامی دەسەی نووسەران و لە پاش کۆچی دوایی نووسەری خاڵی خۆش بوو محەممەد نووری تۆفیق لە ساڵی 2011 دەبێتە سەرنووسەری هەمان گۆڤار کە تایبەتە بە مێژووی شاری سلێمانی. لە ساڵانی 1998-1999 ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری جریوە بووە بۆ ماوەی 1 ساڵ. ساڵی 2010 وەکو مامۆستا خاننشین دەکرێ و تا ئێستاش بەردەوام خەریکی نووسین و سەرپەرشتیکردنی گۆڤاری سلێمانیە. بەڕێز مامۆستا ئاحمەد حسێن ئەحمەد شارەزا لە بواری ئەرشیف، پیاوێکی نووسەر، نووسەری ئەدەبی ئەدەبی مناڵان و شعر و لێکۆڵینەوە زۆر بەخێراتتان دەکەین. سوپاس دەکەم، سوپاسی خۆتان و ستافەکەتان و بەرنامەکەتانەکەم بۆ ئەم کاتێکەوە بۆ ئێمەتان ڕەخسان. بەڕاستی ئەتوانم وشەیەک بڵێم بەهۆی ئەم بەرنامەی ئێوەوە ڕسم زۆر خۆشەویست بوو لە لای هاوڵاتیان هەوڵ ئەدەن بۆ دەستخستن و نەفۆتاندنیان. زۆر سوپاس بۆ جەنابێت. اینجا ئەو کەرەستەی لە بەردەستمانایە ئەو وێنانن کە هی جەنابتن هەندێکی با بڵێنی تایبەتی خۆتە و هەندێکشی لە میانەی ئەو بوارەی کە جەنابێ چەند ساڵێکە خەریکیتی دەست کەوتووە. بۆیە من ئەم بەرنامەیە بە بەرنامەیەکی تایبەت ئەزانم لەبەرەوەی ئەو کەسەی کە جەنابتی و میوانی لێرە شارەزای لە وێنە ئەرشیفیەکان. بەڵام سەرەتا ئەمەیە ئەو پرسیارە لە جەنابێ بکەم، بۆ وێنەی باوکتن نییە؟ وەڵڵاهی بڵێم من ئەو کاتێک کە باوکم ڕەحمەت ساڵی 1959 بووە، من زۆر مناڵ بووم، لەناو خێزانی ئێمەشە خوێنەواری ئەو تویتیانە بووە. هەرچەندە تەسکەرەکەشیم دەستکەوت، تەسکەرەکەی ڕسمی پێوەنەوە زۆریان ئێساش خەفەت هەڵی کێشم بۆ ئەو سەردەما خۆزگە ئەو توانایەم هەبووە، ئەوی بیرکردنەوە هەبووە ڕسمێکی باوکم دەستکەوتایە. بینیوتە خۆت لەگەڵی ژیاوی؟ باوکم بینیوە، باپیریشم لە مزگەوتی گەورە دفن بووە. لەبێ ئێسش با بڵێن لەگەڵ کۆمەڵێک بووم بە ئیقراری هەمویان باوکم و جارە خۆی باسی کردو. بەڵام باوکن نە باوکم نەخێت لە سلێمانی لەگەلی شەفەت. باسێکی باوکمان بۆ کە مامۆستا ئەحمەد ئەو موالیدی چەناوە، لەکوێ ژیاوە، ئیشی چی بووە؟ باوکم ناوی حسێن ئەحمەد ڕەسوڵ، باپیرە گەورەمان ناوی شید بووە، لە گوندی کانیسپیکەی بناری گوندی گڵەزەردە لەدایک بووە. پیاوێکی کاتی حوز ئەحمەد چێژ بووە، بە ڕەنجی شانی خۆی توانیوێتی ژیانێکی باش بۆ خۆی بڕەخسێنیە
و زەویزارێکی باشی هەبوو، وەزئی باش بوو و ئیتر هاوسەرگیری لەگەڵ دایکمان ڕەعنای حاجی قادر پێکهێناوە لە ساڵی کۆتایی 20ەکانە. اینجا ئەوە بووە تا ئەو کاتە ئێمە ژیانێکی خۆشمان هەبووە. لە ساڵی 1954 و 55 لەبەر چەند هۆیەکی تایبەتی لە گوندەکەمانەوە هاتوین بۆ شاری سلێمانی. باش 54 بەڵێ ئەنجا باوکی لێرە خەریکی ئیشی برین کڕین و فرۆشتن و بازرگانی و جانبازی و ئەمانە بوو تا ئەو کاتە. چەند کوڕیە بوو مامۆستا؟ 4 کوڕ و 2 کچ. بەڵێ من مناڵی ئەخیران بوو. یعنی لە کۆی گشتی مناڵەکان تۆ دوا چۆڕیانی با. بەڵێ. کەی هاوسەرگیریان لەگەڵ ڕەعناخانە کردوێ؟ وەکو عەرزم کردی لە کۆتایی 20ەکانە بووە، چونکە برایەکم خوشکێکم موالی 1920 دایکیشە هەر با بڵێن خەڵکی ئەو دیی خۆیان بووە؟ خەڵکی دەی گەڕەزیل بۆ ڕەعنای حاجی قادر بنەماڵێکی بەناوبانگ بوون زۆر ینی بنەماڵی دایکم هەموو خوێنەوار و کەواتە با ئەمە لێرا وێنەیەکی دایکی پیشانی بینەرانی خۆشەویست بین، ئەمە وێنەی دایکتە. بەڵێ باشە. پەیوەندی جەنابتان لەگەڵ دایکە گەر باسێکی بە وردی دایکتمان بۆ بکەی. دایکم ئافەتێک بوو، زۆر مسلمان بوو، تەبەن زیارەتی بوو بە حاجی لە دواییدا. ئەنجا زۆر کاتی خۆی بە نوێژ و ڕۆژوو ئەوانەوە بەسەر ئەبرد تاوەکو بڵێ ئافەتێکی لە خۆبوردوو بە ئاگا بوو و زۆر من لەگەڵ یا ژیاوم، تەمەنی خۆم زۆر لەگەڵ ئەوە بردووەتە سەر، زۆر دڵسۆزی ئێمە بووە. هەموو کاتێک یعنی ئیحتیمامی بە پاکوخاوی نییە، ئیحتیمامی بە دواڕۆژی ئێمە ئەیە، چونکە وەکو من عەرزم کردن لە خێزانی ئێمە من خوێنەوار بووم. باوکم کە ینی براکانیش و خوشکەکانیش خوێنەوار نەبوون. نەخێر سێک برام ماوە. جا لەبەرەوە باوکم وتی بە ئەم کوڕم بچکۆر نەبێ نادنیە حوجرە و ئەنجایتر لە دوای حوجرەشەوە تەبەن 56-57 لە عمرم 19 ساڵ بوو لە قوتابخانەی سەرشەقام وەرگیرام. ئەنجایتر کە بووشم بە مامۆستا، تەبەن لە کاتێک کە قوتابیش بووم، هەر دایکم ملای دایکم بووم، پێکەوە بووین و هەروەها چەند ساڵێکی مامۆستاییش هەر دایکم مابوو لەگەڵ ئێمە بوو. فەرموود ئەو کاتە جەنابەت تەمەنی چەند بوو کە باوکی وەفاتی کرد؟ من باوکم 59، من خۆم 47م. کەواتە 12-13 ساڵ. بەڵێ ئەو کاتە بوو، ینی بەڵێ خۆی کرد. بەڵام دوای وەفاتی باوکی، دوای وەفاتی باوکی کێ بژێوی ژیانی ئێوەی مسۆگەر کرد؟ ئێم سێ برامان هەبوو. برایەکم زوو خێزانی پێکەوەنا حاجی حەمە کەریم باوکی شەید سەلاح، ئەوە ئیتر تەبەن ماڵی جیا بوو. دوو برایکەم لەگەڵا بوون، حاجی جەمال. کەواتە ئەم پیاوەیان کە لەگەڵ جەنابتایە لە ناوەڕاستە؟ بەڵێ. ئەوە حاجی کەریمە؟ ئەوە حاجی حەمە کەریمە براگەورەم بوو، دوکانیشی هەبوو لە مەزادخانەکە، هەڵ پێشم عەمەلی جگەرەکە بوو. بەڵام ئەمیش نەماوە تەبەن. ئەمیش بەڵێ فەوتی خۆی کرد. بەڵێ وەش کوڕەکەیەتی سەلامی. بەڵێ باشە. ئەنجا دوای ئەوە کە باوکی وەفاتی کرد و ئەو فترەیە کە تۆ خودتا لە بەبووی لە سەرەتایی و ناوەندی و ئەو کاتانە ئێوە چۆن ئەژیان؟ ئێمە کە قوتابی بووین لە سەرەتایی، بێگومان براکانم دڵسۆزانە یارمەتیانام، براژنەکانم هەم باش بوون لەگەڵ دایکم. تەبەن ئەوانە ینی خانی خۆشتان بوو؟ خانی خۆمان هەبوو. بەڵێ لە جوولەکان بووین ئەو کاتێکە ئەمە پێش لە سەرشەقام بووین، دوای چوونە جوولەکان، ژیانی خۆمان مسۆگەرێ. ئەنجا کە چوویشینە متەوەسیتەش بڵین ناوەندی جمهوری، ئیتر ئەو کاتە کە ئەبوو بە وشان تەحتیل و ئەوانە ئەبوو، کرێکاری مەکرد. خۆت کرێکاری مەکرد وەکو زۆر لە قوتابەکانی تر تەبەن. بەڵێ ڕاست. بۆ بژێوی ژیان، بۆ بژێوی ژیان و پێویستی ئەمانە، بۆ بەردەوامی خوێندنیش بەتایبەت. ئەمەش هەر وێنەیەکی جوانی حاجی ڕەعنایە لەگەڵ جەنابێ. بەڵێ جوانش. بەڵێ ئەمە وتمدایە با تا مای وەکو باوکم هین نەبێ باشم ڕسمێکی بگرم. وتی باشە، لەگەڵم هاو چون لای حەبیب ئەو ڕسمەمان گرت. دوو برازاشم دوامان کەوتن، یەکیان ناوی حیلمیە، یەکیان ناوی شەوقیە. گەورەکەیان کامیانە؟ گەورەکان ناوی حیلمیە، حیلمی حاج جەمال، ئەویشیان شەوقی حاج جەمال. ئەویش بە دوامان کەوتن، وتی ئێمە ژین. ئیتر ئەو ڕسمەمان گرت بۆ یادگار. لەو کاتە ئەو هەستت هەبوو کە
نقصانی وێنەی باوکتێ هەیە بۆیە ئەمیشە بێت هەر زۆر هەستی پێکرد بۆ زۆر هەستم پێکەشو کە من لە تەمەنی خۆم و حەزم بە وێنە کردووە من وێنەیەک شەبینی دوایی یەکەم وێنەم بووە کە لای حەبیب گرتوومە ئەنجا بۆ پاراستنی وێنە هەوڵێکم داوە ئیتر زروفەکان کە هاتوۆتە پێشەوە کۆمەڵێش دەفەوتی ئەمە شتێکیکەیە ئەمە ژوێنێکی جوانە پێچێ دایکێ بێ لەگەڵ جەنابتە ئەوە لە کوڕدایە بوون نیوەی ساڵ بوو ئاهاتینەوە نا سەری ساڵ بوو ئاهاتینەوە بەرەو شار باشە ینی کاتە دایکێ بناوان بوو بەڵێ لەگەڵ مابوو تاوەکو هەفتاوسێ لەگەڵ مابوو هەفتاوسێ دایکم لەگەڵ مابوو ئەمە هی ئەو کاتانەی کە مەکتەب کۆتایی هاتووە لەگەڵ دایکتا ئەتانوێ بڕۆنەوە بۆ جوولەکان هاتوونێتەوە بۆ سلێمانی باش باسێکی مناڵی خۆتمان بۆ کەمان بەسە ئەمە دوای بەسەرچوونی 20 ساڵ سەر لەم وێنەیە لە حەبیب وێنەگرم وەرگرتەوە ڕۆژی 24 یانزەی 92 کاتە ئەم وێنەیەکەی گیراوە ئەو 62 گیراوە خۆی 62 گیراوە ئەو لە تاریخ کاتامەشە بۆ ڕاستکەمەوە دوای 30 ساڵ دوای 30 ساڵ نەک 20 ساڵ 62 گیراوە ئەمە 92 وەرەگرتوەوە 62 ئەو وێنەیە کە گرتوومە ئەو کراسم لە فکرمان نسبەت ئەو وێنەیە وتی بە 450 تێچێ کرێکاریم کرد بوو 450یەکەم حازر کرد بوو برادرێکم هەیە ناوی بەرزانی عارف قەرەشتانی باش ئەو جلەکانی زۆر مەزبوط و جوان و ئەو ستارخانەیە ئەو بوو لە بەرما ینی جلی خۆن نەبوو نەوەڵی خۆم نەبوو هەستە چی بۆ کە وێنەکە و بینیەوە بۆ جلە جوانانەوە ئیتر ینی بەڕاستی ئەو وێنەی ڕەشوسپی ئەو سەردەمە زۆر باوی هەبوو هی کارەبا بە تایبەتی گرانیش بوو کارەبا گرانتر بوو لە وڵا جایتر حەبیبیش لای خۆیان دایانە لێ ئەوکویشە لە وێنەکانی ئەرشیفی ینی هەڵی شەواسی لای خۆی هەبوو لای خۆی باسێکی مناڵیمان بوو کەمان وەستا تو لە مناڵیە ئیتر لە سەرەتاییە مناڵێکی ئەجوول مناڵێکی دەسە پاچە چوزانم وەڵاهی لەبەر ئەوەی کەوا من بێنازی باوەک بووم مناڵێکی عەجوول نەبووم لە خوێندنیشە هی سەرەتایی زۆر باش بووم بەڵام با تۆزێ باسی حوجرە بکەم ئەگەر وەڵا پێم خۆشە باوکم پێشێ بچمە مەکتەب نردنی حوجرە ئەنجا دوای ئەوەی کە بەڵام حوجرە لێرە نا لە گەڕەزیل نالێ لە سلێمانی ناڵێم لە 54 و 55 لە سلێمانی لە حوجرەشە هیچ کەڵچێکم وەرنەگرت غەیری لێدان و سەرکۆنەکردن نەبێ وەکو ئەو کەسانە نەفەی نووسی نەبی نەفەری شتێکی ئەوتۆ ئەبی لە حوجرە ئیتر مەساکەیان و دەورکەرەوە 10 کەس 15 کەس هەموو پێکەوە بە دەنگی زل ئەلف سەر ئالامزە ئەلحێسەر حامزە حەمدال بردو ئەلحەمدو ئیتر ئەمە هەمووی پێکەوە ئیتر بێ ئەو ژێباتە ئەو بڵێ بێدەنگ بە شتێ تێبگا ئەمە ئەوای بوو بەڵام کە چوونە قوتابخانە بە حەقەت لە قوتابخانە لە پۆلی یەکەم بە یەکەم دەرچووم ئیتر ئەوانی کە نا بۆ دووهەم ئەنجا ئیتر قوتابی ئەو کاتەش معلوماتی کۆ کردەوە لە پۆلی دووهەمە ئەمانتوانی کاغەز بنووسین کاغەز نووسینیش زۆر ناخۆش بوو باش مەسەڵەن خەڵک مناڵەکانی عەسکەر بوون ئایتخوا کاغەزێکم بۆ بنووسە بووە کوڕەکەم دێمە ئەنجا بۆی ئەنووسی فڵان کەس سەلام لێکەوە باری ژیانی زۆر باشە هاواری سەحەتی تۆ ئەپرسیە ئەگەر لەوە ئەبوایە بۆ بنووسیە یەکەیەکە ئەو دوایە ئیتخوا بۆم بخوێنەرەوە ئەم باگرانی بوو ئەمە هەر زۆر ناخۆش بوو ئەجا بێگومانی تر بەرەبەرە فێری کاغەز نووسین و خوێندنە و بەشی ئەوتۆ بووین و بەڵێ باشە کاک مامۆستا ئەحمەد ئەم پیاوە چییە؟ ئەو پیاوە ناوی حەمەد ساڵح سەعیدە تەبەنەوە ئامۆزای باوکمە هەموو خەزوریشمە بەڵێ ئەم کەی وەفاتی کرد ساڵی 1970 ئەلو دوور 1970 یانی تۆ زاوای بکەوە بەڵێ 1970 ئەمریکای کرد بەڵام ئەوەنەی من بزانم وێنەی هینن نییە وێنەی خەسووتن نییە هەمانە بەڵام لەم کاتە نییە لەم کاتە لە بەردەستانی ئەوی چی بچوویتە دارالمعالمین مامۆستا وەڵای ئێمە لەبەر ئەوی کە من سێی ناوەندیم تەواو کرد دوایی چوومە ئەو کاتە پیانۆسانەی وەتەن باش ئەنجا سەیرم کرد لێکماندایەوە قسەژە فەرمووی ئەو سەردەمە 5 کۆتاییەکەی ویا 6 ئامادەی چی ئامادەیم عەرز ناکەم ئەخرزان لەو سەردەمە ئەو کاتە 5 بوو بەڵێ 5 ئەوە
کە چوومە ئەوێ هەفتەیە مامەوە دوایی برادەرەکان وتیان باشە تۆ ئەمە مەسرەفی ئەوێشتی ئەوێ ئەمانە دوایی زۆر ئەخایەنێ خانەی مامۆسایان وڵامێژ یەکسەر قسەکەی ئەوانم بەدڵ بوو وتم من ئەتوانم لە خانەی مامۆسایان خوێنم و لە کاتی تاعتیری شا بچم بۆ ئیشکردن ژیانی خۆم دابین بکەم زووتریش لێ بیتەوە بەڵێ ئەنجاتر ئەو بوو چوینە گەڕانەوە شتەکەم گەڕانەوە بۆ خانەی مامۆسایان مامۆستا محەممەد حەوێز لێ بوو کۆی بەڵێ پیاوێکی قسە خۆش اینجا ئەو هەمە بۆریشان پێ و وەرگیران لێوێ وەکو لەگەڵ کۆمەڵێ برادری خۆمانە ژیانمان لێوێ دەست پێ کرد و ئێمە هەموو بەیانیەک لە گەڕێکی جوولەکانەوە چەند کەسێک بووین من و مامۆستا محەممەد جەزا سەعید ئەوهی لێەوە ئەو لە دەوری سەرشەقام بووە پێکەوە ئەچین بووە دوا لە بۆ گەڕێکی ئیسکان لێوێ خانەی مامۆسایان و کێسە پێڵم ناوەندی کاوە سێدانە ساڵ بە پێ هاتو چۆمانە کرد پاسی شەبوو ئەم وێنەیە ئەو کاتە نییە مامۆستا ئەو کاتێ نەخێەوە مامۆستا بووم ئەو کاتە ئەمە دوای تەلەبایەتی بەڵێ ئەو باش تایبەتمەندێتی تۆ وام لێ کا کەمتر لەسەر ژیانی خۆت قسە بکەم بۆیە حەزەکەم هەندێک وێنە هەیە دوای یینەوە سەر ژیانی تۆ دوای یینە سەر ئەوەی کە چۆن ماڵی پێکەوە ناوانە بەڵام هەندێک وێنەی زۆر جوان هەن کە هەندێکیان بەڕاستی نەبێنراون ئەمانەی چێن مامۆستا ئەو وێنەیە کەوتۆتە لای ئێمە خێزانی پیرەمێرد و هەردوو کچەکەیەتی غەزالەخان و ڕەحمەخان و فاتمەخانە بێگومان وێنەیەکی زۆر دەگمەنات بەڕاستی مامۆستا ئەم وێنەیە منی هەر سەرسام کردو چونکە من تا ئێستا زۆر گەڕان و بەحسم هەیە بە ناو وێنەکانە وێنەی غەزالەخانم نەبینیوە سوپاس بۆ تۆ کە بۆ یەکەمین جار لە ماڵەکەی تۆ وێنەی غەزالەخانمان بینی جا بەرنامەکەیەوە زۆر لە زۆرشت گەورەترەکەەوە پێشکەشی بکرێت نیشان نازی پێوەکەم کەواتە ئەمە غەزالەخان و ڕەحمەخانە و لەگەڵ فاتمەخان ئەو دوانەی بە پێوەن کچەکانێتی ئەوەی دانیشتووە غەزالەخان خۆیەتی غەزالەخانیشی بۆ ماوەی 25 ساڵ بەجێهێشتووە و لەوێ ژنێکیکەی هێنا و دوو کوڕی تری بووە و ژیانی بەڵێ ئەخۆلوتی کوڕێکیانم دیوە وتینی باشە مامۆستا ئەم وێنەیە چییە؟ ئەو وێنەیە ساڵی 1982 وەزەم بەهاری 1982 پێ وایە ئەوە ئەوراقەکانی شارەوانی سلێمانی بە دەستیسەیەک هەمووی کۆکرانەوە و فڕێدران لە تانجەرۆ لە شارەوانی سلێمانی ئەوراقەکانی شارەوانی لە ژێرزەمینەکە باش پڕ بوو لە بەڵگا دیکۆمێنت شت و مەشی زۆر من ئەو کاتە لە گوندی چەقلاوە مامۆستا بووم کاتێککە هەسێرمە کرد ئەو شتانەمە بینی خەڵک کرێکارەکانم ئەبینی ئاویان پێگەرمە کرد خۆیان بێشەوە ئەنجا ڕەبایەکیش بەسەر بوو ئەو ڕسمەلەکە گرتومانە بە کامێرەی مامۆستا عەبدولڕەقیب یوسف بەڵێ ئەوش کاک حەمەلاوە کە لەگەڵما ئەوش کاکرەمە ئەو شتانەمان کو ئەکردەوە هاتم خێرا ئەوەی کەما بوو قسمێکی لەناو ئاوەکا بوو تقریبا ڕەنگە 5-6 گەڵابە لۆری هەر ئاو بردوێتی ئەو ئەوراقانە ئەو هەموو دۆکۆمنت بەڵێ شتی زۆر دیارە مامۆستا دەسیسە بووە دەستەنە بخۆ بەڵێ حکوومەتی عێراقیش دەستی ئەو ئەرشیفکردن شتەی هەبوو بەڵام ویستێتی ئێمە مێژومان نەبێ تەنانەت هینی ڕەبایەکە وتی ئێوە بۆچی سەیری ئەمە ئەکەن لە خەیاڵمە مامۆستا عەبدولڕەقیب بە عەرەبی پێی وتی ئەمە بۆ خزمەتی حکوومەتە ئەوایی وتی بۆ خزمەتی میلەتەکە و دانیشتوان و حکوومەتە ئەم وەرەقانە بۆچی بکەوێت بۆچی فڕێبیرێت ئەوایی هەموو دەرس و بۆی کەوایم بێت ئەژنەوتی بۆ خزمەتی ئەم شارەیە بۆ خزمەتی ئینە هیچ زەرێکی بۆ حکوومەت نییە ئەمانە ئەم وێنەی وێنەیەکی جوانە ئەمە وێنەیەکی کۆنی پردی قلیاسانە بێگومان ئەم وێنانە کە وەکو هەستی یەکەم لە زۆر شوێنی کەشان بەڵام وەکو بە دەگمەنمە ئەو وێنەم هەڵگرتووە لای خۆم وێنەیەکی کۆنە باسی شێوازی دروستکردنی ئەو پردەیە کەوا دروستکراوە لە زمانی عوسمانیەکانە وێنێکی کەشە هەبوو بەڵام نەمدۆزیەوە هەر ئەمە بوو بەڵام بەڕووخاوی بەڵێ ڕاست بەڵام بریا ئەوە پردێکیکان لەلاوە دروست بکردا بەڵام ئەمە نەفەوتە هیچیان لێ نەکرد ئەم وێنەیەش وێنەیەکی جوانە مامۆستا ئەم وێنەیە باس چیەکە ئەمە مامۆستا بێخود و
تۆفیق و هیوە گووانە کەوتۆتە لای منەمە یەکێکە لە وێنە گرنگەکان بێگومان ئەمە وەختی خۆشی ئەمە بڵاویش کراوەتەوە گۆڤاری سلێمانیە مناسبەیەک بووە بەڵێتەوە مامۆستا بە حکمەوەی کە تۆ لە گۆڤاری سلێمانیا ماوەیەک ئەندامی دەستە و دوایی وفاتی سەرنووسەر خوا لێ خۆش مامۆستا حەمەنووری تۆفیق بووی بە سەرنووسەری ئەوەش بۆ تۆ گۆڕانێکی نەوعی نەبوو بۆ ژیانی ئارەزوومەندانی تۆ بۆ ئەم بوارە والله من زیاتر بۆت نەبوو بە وەزیفەکە کاری تیا بکەی من یعنی لەبەرەوەی لە خزمەتی شارەکە بوو زۆرم حەزەکرد من خۆم بە چەند وشەیەکی حەزەکەم بێڵێم من وەکو ئەحمە حسەین خۆم بە قەرزارباری میلەت و ئەم شارە و ئەم خاکە و کەسانی دڵسۆز ئەزانم ئەوەی لە دەستمان هات لە خزمەت ئەیکەین ئەوەشی لە دەستمان نەهات دڵی خەڵک سارد ناکەینەوە جا لەبەر ئەوە لەو بواری گۆڤاری سلێمانیدا تا توانیمان ئەوەی لە دەستمان هات بێت بە تایبەتی خۆم درێغیم نەکردووە منیش ئەو شایەتێت بۆ ئەم دەستەکان وەڵا درێغیم نەکردووە و شتمان زۆر بڵاو تیا کردوت باشە مامۆستا ئەمێنێ ژوێنێشی جوانە قوتابخانەکەی نەجمەدین مەلا ئەوە بەڵێ قوتابخانەکەی نەجمەدین مەلایە بێگومان پێش ئێمە شەر بڵاو کراوەتەوە شتێکی زۆر جوانە ئەڕوانیکەوە ئەو هەموو گۆچان و شتانە هەڵواسراوە و خۆ دیوتە بەڵێ نەجمەدین مەلام دیوە نە هەر قوتابخانەکەی دیوە کەشتی نوح بەڵێ دیمە بینی بوو بەڵێ خەڵک ئەچوون مامۆستا بە تایبەتی ئێواران دەرسیان تیاخێ خەڵکە چوون بەڵام خەڵکی نەفامی شەبوو دڵیان عاجزەکرد نیگەرانیان نەکرد و ئەمانە بەڵام ئەمە بەشێکە لە مێژووی شارەکە نەجمەدین مەلا ئەتوانی بڵێ پرۆژەیەک بووە زۆر گرنگ بووە کەوا دایناوە بوو ئەو خەڵکە فێری خوێنەواری بێت و بە عەشقەوە بچن ئەوەشی چووەتە ئەوێ فێری خوێنەواری بووە خوێنەوارێکی باشی فێر بەڵێ وەکو بزانی خۆی مامۆستا نەبووە خۆی مامۆستا هەر خوێنەوار بووە مەلا نەجمەدین وەڵا ژیاننامەی تایبەتی خۆی هەیە پلەکانی خوێن و مەلایەتی بڕیوە و ئەوانەی هەموو بڕیوە ئەنجا کابرایەکی وەکو مەلا بووە ڕۆشنبیریش بوو حەزی لە نووسین و کۆکردنەوەی ئەرشیف و نووسینەکان و بێگومان دەستگایەک بووە سەرکەوتوش بووە شتێکی پێ بڵێم خەڵک زۆر حەقی ئەم پیاوەیان خواردووە خۆ من لە نووسینی شەباسم کردووە بۆ نمونە دیوانی شاعیرەکانی نووسیوەتەوە ئیتر یارمەتێکیان دابیان شتێ تەبەن هەر دیوانی بڵێن حەمدی بڵین شێخ سەلام بڵێ ئەحمەد موختار جاف بڵێ چیە مەولەوی ئەمانە هەمووی لای ئەمەوە وەختی خۆی بۆ خەتە جوانەی نووسراوەتەوە گەلێک لە ئەم دیوانانە هەنێکی چاپ کرا و ئەڵێ ئێمە کەڵچێکمان لە نوسخەکەی مەلا نەجمەدین وەرگتووە کاکە هیوای هەر ئینەکەی مەلا نەجمەدینە حەقە ناوی مەلا نەجمەدین لەسەر بەرگەکەی بنووسرێت پیاوێکی زۆر بەناوبانگ و زۆر تێکۆشەر بوو لە سەرەتای شۆڕشی ئەیلولا من خۆم نەمدی ئەمە بەڵام نقلی بەخشیوەتەوە کە سەرکەوتنی پێشمەرگە بووە کە ڕیدەش زۆر سەریان ناوە یعنی هەر کەسێک هات بێ لە بیانیانە هاتون سەریان سەرماوە بڵێ سەری هاتون سەرەوە ئەویش زانیاری یاونتر دەربارەی زۆر باش مامۆستا من بەردەوام لەگەڵ تا بەڵام ڕێگام بە باوچانێ وەربگرم خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتە پێش وچانەکە ئێمە باسی دکتۆر شۆمان کرد بەڵام وێنەکان ئەمەنە جوان و ئەمەنە زۆرن هەر ئەوەنە فرسەت هەبوو کە مامۆستا سەردەمانێک جەنابتان دوورخرانەتەوە بۆ باشووری عێراق بۆ ناسریە بڵێ ئەکرد باسیکی ئەو ڕۆژگارانەمان بۆ بکەی و ئەمە شوێنێ ئەو کاتێ لە سەرەتای 1970 لەمانی یەکە گواسترامەوە بڕیم نەفیکران بۆ ناسریە جارە پێشەوە لەم وێنەیە ئەمەی کە لە تەنیشتی عەگال بەسەرەکە دانیشتووی لە بەردەمیانە ئەویان جەنابەتی بەڵێ ئەوەی دانیشتووە بەڵێ ئەوان بەشێک لە مامۆستاکان مامۆستای زۆر بوو ئەو عەگال بەسەرانش هەر مامۆستابوون ئەوە دەرسیانەوتەوە نا عەگال بەسەری ئەوەی کە ڕاوەستاوە ناوی محسین مصاولە ئەوە فەراشێک بوو زۆر فێڵایی بوو پانتۆڵێکی فەردەی لە پیا بوو لەگەڵ بڵین جاشێکە کە ئەیان و مشریف هات یان مەسئولێک هاو بۆ مەکتەبەکە گوشت خێرا جزداشەکەی ئەخسەنە و پانتۆڵەکەیەوە ئەوایی ڕێک و پێک خۆی ئەبوو بە ئەفەنیەک و عەگالبەشەکەی فڕێعەیە باش وەڵایتە ئەو سەردەما 3 ساڵی ڕەبەقمان لە ناسرێ بەسەر برد
سێ ساڵی پەرلەمانێتی ئەو کاتە بەشێکی زۆر لە کورد بەهۆی بڵاو پێکردنی شۆڕشی ئەیلولەوە نەفی ناسرێ و شارەکانی تری خواروی عێراق ناوەڕاست و خواروی عێراق کرابوون ژیانێکی کوولەمەرجیان بەسەر ئەبرد و مامۆستا ئەمێنێ چییە؟ ئەمە جەناب لەگەڵ کۆمەڵی پیاوی جلکردی خاکە ناز 20/11/1974 کوڕە داوێ. بەڵێ ئەو کاتە کاتی شۆڕشی ئەیلول بوو کەەوە شەڕەکە ڕوویدا بوو لە نێوانی پێشمەرگە و حکوومەتی عێراقیە باسییاندا. ئەجا خەڵکەکە بیریان لەو کردەوە وتیان باشە ئەو دێهاتانە جادێ هەیە بۆچی ئەمە جادێ لێنەین کوڕدایەکان بەڵێ خەڵکە خۆیان کۆبوونەوە ئەجا هەڵسان بەچی کۆمەڵێک گەنج و پیر و ئەمانە کۆبوونەوە پاچ و خاکە نازێن هێنا جادەیەکیان بە چەند ڕۆژێ جادەیەکیان لێ هەتاوەکو کونجرین باش تسیارە ئاهاتە کونجرین ئەو ینی مەزبوط بوو ئیشەکەیان باش بوو ئەمەسای ئەم بەڕێزە ئەم کاراکتەرە ئەوە خاتون نەسرین فەخری نووسەر و دکتۆر نەسرین فەخری ئەمەسا ئەم نەسرین فەخری لە باشووری کوردستان دانان لێ بە یەکەم ئەکادیمی ژن لە کوردستانە یەکێکە لە هەرە دکتۆرە باشەکان لە ناحیە زمانەوە بەرهەموو نووسینیشی زۆرە ئەجا هەر بنەماڵەکەشیان خۆشیان هەر بنەماڵەیەکی منەوەرن مەشهورن جامنەوە خوشتی خۆی نەبن خوشکی بۆ یەنامە ساڵی 52 چۆن ئەو ئەچێتە بوارێکی ئاوا ئەکادیمی و مەسەلەی زمان تەنانەت بۆ ئافرەتێک یانی لەو ئێساش لە ژیانە هیوای تەمەندرێژی بۆ خوازیێمە مامۆستا ئەمێنە باسیش ئەمێنێ مامۆکە ئەم وێنەیە ساڵی 1999 لە نووسینگەی سینەمای ڕەشید لای کاگەکرم کاتە ئەمە یەکەمیان کاگەکرەمە ئەمەی دووەمیان مامۆستا قاربرسیە ئیشیان مامۆستا قاربرسیە ئەو وێنەیە کە شەوچەری شارمان ئەنووسیەوە نوکتەکانمان ئەنووسیوە مامۆستا قاربرسی شاعیریشی بەتوانە هەم تێکۆشەر هەم دڵسۆزی ئەم میلەتە بوو یعنی لە قسەی خۆشە کەمیێنە بوو تەنانەت من بابەتم لەسەر بڵاو کردەوە دوا تەمەنیشی بە نوکتەیەک بەڕێ کرد دوای تەمەنی لە نەخۆشخانە بوو لە نەخۆرخۆی بۆی جێڕام و دوای دوسێ ڕۆژی کە مرد وتی لە ئینعاش بووم تەلەفۆنێکم بۆ هات وتم ئەو تەلەفۆن وتیان نابی هەڵی وتم تۆ بێنە بەرزان چی وتی سەرێکم هەمەی نێرگەزە خوا لێ خۆش بوو وتی کا قارچۆنی وتم شکر باشم لە ئینعاشم ئەخیری تەمەنی درود بۆ جانی پاشی هەمیان یەکێکە لە پیاوە ناسراوەکانی شاری سلێمانی و ئەوە شەهید عەبدوڵای ئایشەیە عەبدوڵڵا حەسەن ئەحمەد ئامۆزای حەقی خۆمە ساڵی 1977 لە معمەلی جگەرەکە بوو لە کارگەی جگەرەکە بوو گیرا دوای 2 ڕۆژ تەعزیب لە 19 یەک گیرا 21-22 جەنازەکانی هێنایەوە ئیتر بە بڵین ئەو کاتە خۆم لە تەلەزەیت بووم کە جەنازەکانی تەبەن جاسووسێکی زۆر زۆریان نردبوو نابێت خەڵک نابێت تەعزیب و داوای نابێت بۆی بگرین و جایتر لەگەڵیشان هاتبوون تا سەر قەبران لێوێ بۆی هیچ کەسی قسە نەکە ڕاستە جاوە لە زۆر شوێنە باس کراوە مامۆستا تۆ لەکوێ ژنێنە لە چ گەڕێکە من لە چوارباخ یان لەسەر چنار خێزانم لە چوارباغ بوو کە یەکەم جار بینیت ئێمە ناڵم خزم بووین خزمایەتیمان هەبوو بۆ خزمایەتیەوە بەڵێ باسیشی ئەم خێزانەتمان بۆکە بەهیە ساڵح سعید بەڵێ خاتوو بەهیە ساڵ سعید هاوسەری من تەبەن لە مانگی 1974 هاوسەرگیریمان پێکێناوە چەندی 74 هین مانگی 11 پێش هەڵگرستانەوەی بەڵێ مانگی داوای لێ بنەکەم مانگی 11 هاوسەرگیریمان پێکێنا لە ئەنجامدا 5 کوڕ و 2 کچمان هەیە خوا لە یەکتان دەکات ئەمەش هەر وێنەیەکی جەنابتانە کۆتایی هەفتاکان
لە ناسریە گرتوتانە ساڵی 1970 بەڵێ لە ناسری لەگەڵ ماوە بڵێ ئەمیش ئاوارەی بینیوە بەڵێ لەگەڵ مابوو ستۆدیۆ ڤینیوز لە ناسریە اینجا مامۆستا ئەمەوێ باسێکی ئەم مناڵێت کامیانە لەگەڵیان ئەوە کوڕە گەورەکەمە ئەوە لە گەڕێکی شارەوانیە لە ماڵی خەزوور مابووین ئەوە پشکۆی ناوە گەورەیە ماڵ و مناڵی هەیە باشە خوانی بڕێ ئێمە لێرەوە خۆشەویستی وەرزی بۆ نێنین مامۆستا ئەمە چییە مۆستا ئەمە وێنەی ساوەر کوڵاندنە باش جا ساوەر کوڵاندن لە ناو کوردەواریدا زۆر مێژوێکی خۆی هەیە بابەتی زۆریان بۆ نووسینە سەر و ساوەر کوڵاندنە لە کاتی پاییزاندا خەڵک گەنمەکردن گەنمێکی جوان و تەبەن مەنجەڵ و شت و ئەوانە حازرەکەن و دوای ئەوە لە لادیەکانە ئەچون ئەیان کوتا و بە کوتەک و ئەمانە مێکتوانە لە گەڕێکی شارەوانی بووین لەو ساڵەدا تەبەن ژنان هەڵسان بەچی بە کوڵاندنی ساوەر و مناڵە وتکەشیان لێک و بوونەوە بە قاپ و شتەوە بەشیانمانە مامۆستا ئەم وێنێ وێنێکی جوانە ئەوە وێنەی مامۆستا ئەحمە هەردیە لایەن پشتیوان عەبدوڕەحمان کە خوشکەزامە مامۆستا ئەحمە هەردی پشتیوانی زاوای مامۆستا ئەو بۆی هێنام پێشکەشی کردووە ئەیوتیم بە خاڵە لای تۆ بێلای تۆ ئەمێنێتەوە ڕاستەوە لەبەرەوەی جەنابوەکو ئەرشیفستێ ئەمەش ئەوە مامۆستا حەمەعەلی مەتۆشە خەیات بەڵێ حەمەعەلی مەتۆشە من خۆم بە قەرزاباریە و پیاوە زۆر دەزانم چونکە ئەو یەکەم جار ئەو چاکەوت و پانتۆڵی بۆ من دووری ڕاستەکەی باشە ئەم پیاوی ئەوە مامۆستا عەلی کەمال با پیراغایە ساڵی 19 حوزەیرانی 1970 ئەو یونیەمان ستۆدیۆ جوان لە سابوونەکەران کرد باش پەیوەندیت چۆن بوو لەگەڵ عەلی کەمال با پیراغا ئەگەر نوکتەیەکشی لەسەر ئەو وێنەیە باش بەڵام ئەگەر هین بوو بۆتان بژێڕمەوە باش ساڵی لەو تاریخە لەو ڕۆژەدا من ئاهاتم لای چاخانەی شارەوانی هەبوو بەرامبەر بەلێکی سەرا چاخانەی بەلەدیە بەڵێ سێرم کرد مامۆستا خوا لیان خۆش بێتیان مامۆستا ئەحمەد شکری و عەلی کەمال باپیر هەردووچیان قۆڵیان بە قۆڵی یەکەوە بوو باش میش مەرحەبام لێکردن وتی توی وتم بەڵێ بە ئەحمەد شکری دەتەوە ئەحمەد فەنی خوا حافیزی بێ ئەمە ئەمگەیەنەوە ماڵی خۆیان ئەنجا تۆزێکی پێکەنی مامە بەچی پێکەنی وتی وەڵا چاخانەی بەرزنجەیەکان هەر لەو گوزەرا بوو ئەو کاتە خەڵک دۆمینوشتیان لەسەر جادەکەیان کرد وتی گوێم لە تعلیقێک بوو وتیان کوێرەکە شاعیرە چاوساقەکە ماعیرە وتی نەمێرا قسەکەم وتی دوایی وتمەوە چی بوو وتیەوە قسەی چەورۆمۆرە بوو هیچ نێوژێ مێری یعنی ماعیرەکە کێ بوو مامۆستا ئەحمەد طبعاً ترەوە بێ و سەبەتی بینی خۆیان بەڵێ ئەمە ژوێنێکی جوانە مامۆستا ئەوە ژوێنێکە کەوتۆتە لای ئێمە ئەو خواری خۆشبەنە مامۆستا ڕەمزی مەلامعارف شاعیری بەناوبانگ هونەرمەندی ئەمە یەکەم جلسپیەکە بەڵێ ئەویشیان مامۆستا ڕەشۆل عەبدوڵڵایە ئەویشیان جەنابی حاکم ئەحمەدە قارشاڵیە بەڵێ ئەو کەوتۆتە لە سەرجەم قسەکانە من جۆم لە وشەیەکی جەناب دەبێ پێی سەرسامم حەزەکەم بۆم ڕوونکەیتەوە هەندێک وێنە یەکسەر باسیەکە هەندی شێڵی کەوتۆتە لای ئێمە بۆ قسەیاکەی وەڵای ئەوەی چونکە بێگومان وەکو وەفایەک بۆ ساحێبی ئەسلی ئەو وێنەیە ینی تۆ خۆ بە خاوەنی نازانی ساحێبی ئەسڵەکەی بەڵام نەمانێت ئێستا تقریبا لە مەملەکەتی ئێمە ژوای لە هاتووە خەڵک بزانێت کە مڵکدارێتی هەیە بۆ وێنە وەنیە هەر کەسێک حەز ناکەم شتی کەسکەم بە یەخ بەڵێ ڕاستە ئەمێنێ ژوێنێکی جوانە ئەم خاتونێکی لەگەڵدا ئەوە حەمیدەخانی کچی ئەحمەد موختاربەگی جاف شاعیری شەهید برازایشمان پەروەری برازای تاهربەگ برازای تاهربەگی عادی لە خات ئافەتێکی ڕێک و پێک تاک و بڕێر ڕووناک بیر تەبەن ێستا لە یەکێ لە شوقەکانی ئەواڵ ئەژی زۆر کورتپەروەر زۆر شتی چاکی هەیە ئەوەش بەشێک لە شتەکانی کە هەڵواسراوە ئەی ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر هاتوو مۆزەخانەیەک مۆزەخانە بەڵێ زی و تو حەفیاتی زۆرە مۆزەخانەیەک لە هەڵەبجە کرایەوە چیم هەیە ئەی بەخشم بووە دەستی خۆش بێ ئێمە لێرەوە سڵاوی بۆ ئەنێرین ڕێزی بۆ ئەنێرین ئەمە ژوێنەیەکی جوانە مامۆستا ئەمە وێنەیەکە
بێگومان هەر سەرەتای هەفتاکانە ئەوەی لە ناوەڕاستایە جەنابی مامۆستا مەلا سعەدی مەحوی شاعیر کوڕەزای مەحوی گەورەیە کوڕزای مەحوی گەورەیە شاعیر سیاسەتمەدار کەسایەتێکی ناسرا و کراوە خۆی ئەوی مەحویم دیوە خۆی ئەڵێ بەڵێ ئەوی 6 ساڵ بۆ مەحوی موادی 1970 مەحوی 1904 یا 1906 ئەو مەلا ئەسعەدی وەفاتی کرد 76 بەڵێ لە 76 ساڵی وانە بەڵێ جاما ئەمانی ترجە ئەیکیان جەنابتی ئەوەی جلە کوردیەکە هەردوو جلەکۆی ئەوەی دەسەڕاست ئارام چیرۆگنووس بەسە لە وڵاتی ئەڵمانیا ژی ئەوی ئەولاشیان جلە کوردیەکەی کە شاومراخانێکە خۆم مامۆستا ئەوەندە پەیوەندی هەبوو لەگەڵیانە ئاوا بچن لە ستۆدیۆ ڕسم بگرن بەیەکەوە خۆمان پێکەوە چوین وتم مامۆستا ئێمە تۆ دیوانەکە دەرەکەی با چەند ڕسمێکمان بۆ دیوانێکتان بەڵێ وەڵا هاو یەکسەر لەگەڵم باشە میم مامۆستا محەممەد ئارامم بینی میم ئارام وتیەوە چیەکەن هەروی سوفە بینی وتم وڵاتین ڕسمە گوتی وەڵام نیژێم دەوتمان دەباشە لای حەبیب بۆ ڕسممان کرد بەڵێ ئەمە ژوێنەیەکە پێچی لە مەکتەبی سلێمانی گرتوێت ئەو وێنەیە زۆر بڵین تازە نییە لە کتێبخانەی شێڕزای تاڵەبانی لە لای کاک حەسەنە کاک حەسەنە و خۆشی تایە کە چوم لێ هینی لێبوو مامۆستا خوالێ خۆش بە حەمەبۆری لێبوو وتی دیوانی شێڕزە ئەوانم بەدەستەوەیە وتم من شەنیشتم هەیە پێشکەشتی ئەەکەم ئەبە ئەو شێوەیە ئەنجا حەسەنی کاک حەسەن ڕسمەکەمان گرت و بۆیە دیگەر بەداخەوە ئەویش بەڕاستی کاک حەمەبۆر بەجێ هێشتین ساڵی پاش ئەوەش خەسارەتێکی گەورە بوو ڕاستیە شتی زۆر لابوو مامۆستا ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە حەزەکەم باسیکی ئەم وێنەیەش ماوەکە ئەو وێنەیە بێگومان 1970ە ئەوە ئەو کاتی ئێمە بەجێهێنەر ینی مطابق لەو قوتابخانەی سەرشەقام بووین کاتێک کە چوینەوە بۆ ئەویانە لێ ئەنجا بدینیان بۆ سەیران لەگەڵ کۆمەڵی لەو مامۆستا بەڕێزانە ئیتر خۆی مامۆستا نیهاد نووری بەرزنجیە مامۆستا کەریم زەندە مامۆستا ئەحمەدی زیندانیە مامۆستا ئەحمەدی کاکە حەمەیە کاک زاهیرە کۆمەڵی مامۆستای بەناوبانگی ئەم شارن و شوێنەکەشتان شوێنێکی زۆر جوانە بەداخەوە بۆ نەمانی ئەو هەموو کەڵە پیاوە لە ناو میلەتەکەی ئێمەیە ئەمەش مامۆستا هەر وێنەیەکی جوانە ئەمە ژوێنەیەکە کەوتوتە لای من مامۆستا کەریم زەند مامۆستا عەلی عارفاغای شاعیر کەریم زەند تەبەن گەڕیدە و نووسەر مامۆستا عەلی عارفاغا شاعیر مامۆستا مستەفا نەریمان لێکۆڵەر و تا ڕادەیەک مێژونووس وەرجێڕ ئەمانە تەمەەن درێژی بۆ مامۆستا کەریم زەند ئەوان خۆ عافیان کە مامۆستا ئەمە ژوێنەیەکی ترە هەر وێنەیەکی جوانە ئەمە وێنەکەی مێژۆکەی زۆر ناخۆشە ئەو کاتی هەرجستانی شەڕی ناوخۆ بوو ساڵی 1994 ئێمە چوین بۆ یادی خانی بۆ ئەوەی کە لەوێش ئاڵوگۆڕێک هەبێ خەڵک هاتوو چۆ بکات و بەشکم بخوا بکە ئاوێ بکرێ بوو ئاگرا یعنی لەلایەنینەوە بووی کە خەڵک هاتوو چۆ بکات و ئەو مەترسی شەڕ و نێنە بەڵام بەداخەوە ئەوە بوو خایاندی و کۆمەڵێک ئینسانی باش لە هەردوو لا تیاچوون وێنەکە ئەگەر حەزەکەم وەڵا لەم لە کراس سوورەکەی یەکەمیانەوە ئەگەر مامۆستای خوالێ خۆشم مامۆستا محەممەد موکریە کەوە چیرۆگنووسی بەناوبانگ و هەم ڕۆژنامەوان ئەویشیان مامۆستا محەممەد ڕەشی فەتاحە چیرۆگنووسە ئەویشیان خۆمم ئەویشیان دکتۆر پرۆفسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕەسووڵە ئەویشیان ڕخوالی خۆش بوو مامۆستا محەممەد نووری تۆفیق دووەم سەرنووسەری گۆڤاری سلێمانی هەم چیرۆگنووس هەم نووسەر هەم وەرژێر ئەوی ئەو لاشیان مامۆستا تایە ساڵح سەعید چیرۆگنووس و دەستڕەنجین فەرموو مامۆستا حەمەد نووری دووەم سەرنووسەرە یەکەم چییە؟ شێرکۆ مەنگۆڕی بوو یەکەم سەرنووسەری گۆڤارەکە بەڵێ شێرکۆ مەنگۆڕی دکتۆر شێرکۆ بوو ئینجا دوای بوو بە حەمەد نووری تۆفیق کاتە جەنابە ئەبی بە سێم کەسێن باشە ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە ئەم وێنەیە وێنەی شەستەکانە بریتە لە یەکەمان ئەوەی کە ڕاوەستاوە لە ئەو نانۆخانەی کە بوو لە گەڕێکی جوولەکان لای مەخفەرەکە باش ئەوەی یەکەم کراس و پانتۆلەکە پشتیوان عەبدوڕەحمان خوشکزامە یەکمان ئەندازیار بوو دەرەوەش پێشمەرگە بوو دووهەمینیشان محەمەدی وەستاکەریم حەزەکەم ئەوەش باسکەم چکە ئەم پیاوە بەڕاستی ڕۆڵێکی گرنگی هەبوو لە ئێزگەی شۆڕشا و کاتە بەڵێ ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو ئەنجا محەمەدی وەستاکەریم لە کارەساتی هەکاریە تیاچوو کامیان
ئەوەی ناوەڕاست ئەوەی ناوەڕاستیان ئەنجا مامۆستا شێرکۆ بێکەس قەسیدەیەکی جوانی بووتوە ئەوی کەشیان هەر ئامۆزامانە جەزا حەیدەر عەزیزی جوولەکانە با بڵێنەوە گەڕێکی جوولەکانە بەڵێ بەڵێ باشە مامۆستا ئەم وێنەیە چییە بۆچی پاراستوتە جەنابە ئەمە وێنەی دەبابە و ئەوینەکانی ئەو سەردەمەیە باش ینی لە ڕاپەڕینەکە ئەمە سەر شەقامی سالمە ئەو کاتەیە کە دەبابەکان سووتیان بەڵێ ئیتر مناڵە وردکە مناڵانی کوردیش چوونە سەر دەبابەکە ئەوە بوو تەبەن کە ئەو وێنەیە ئەبینی دڵخۆشیەک بۆمان ئەگەڕێت جوانە وێنەکە وێنێکی زۆر زۆر جوانە دەبابە بۆ هەموو جەبەرودەی خۆیەوە لە ژێر پێی مناڵانی کورد سوتاما مەسا من بیرمێ 21 دەبابە بوو کە هاتنە سەر ئەو جادەیە دانی بە ساقی دەرنەچوو هەمووی ئاوا کەوتە ژێر پێی بێگومان لەم شارە ئەوەی کاگاسۆ شتێکی حەق حەقیقەتێکی بڵین ئەوەی تۆڵە لە حکومت کرایەوە لە بەعسی فاشیست ئەم شارە بوو تۆڵی لێکردەوە بە زۆری لەوانی کە تۆڵە کراوەوە بەڵام وەکو ئەم شارە تۆڵی بەر و دوایان لێکردنەوە بەڵێ ڕاستە مامۆستا ئەم وێنەیە جوانە ئەمە بەڵێ وێنەیەکی چلەکانە کەوتۆتە لای منی مامۆستا پیرەمێرد و کۆمەڵێک لە کەسایەتەکانی ئەو سەردەمەیەکەوە وەستاون بێگومان ساتە ئەمەی دانیشتووە مامۆستا پیرەمێردە بڵێ تەبەن میاردەکەی غەزالە خانەکەی ئێستا ڕسمەکەی بەڵێ ئەوە بێگومان ئەو کاتی نەورۆزوانە بۆ ئەو بۆنەکەی ئەو کاتەیە وا بێ مامۆستا باوکی هونەرمەند سمکۆ عەزیزیش ئەو سدارە بەسەرەیەکە بڵێ ئەتیایەتی ئەویشی تایە سمکۆ مامۆستا سمکۆ ناسراو بە سمکۆی عەزەقانیش بەڵێ بەڵێ ڕاستی ئەم وێنەیە وێنێکی زۆر زۆر مێژوویە نایابە بەڵێ باشە مامۆستا ئێمە هیلاکت دەکەین بەڵام چارمان ناچارە پێم خۆش ئەم وێنێش هەر وێنەیەکی جوانە حەزەکەم ئەگەر ئەو وێنەیە سێرکەی خوا لێ خۆش بوو مەحموود خاچی کتێبی دانا بوو لە ناو بازاڕی عەسریە لەو مێژووە کە سەرەتای هەفتەکانە ئەو من لێوێ دانیشتم ئەڵێ چاوەڕوای دیوانی بێکەس بن کە دەرەچێت ئەو هیناڵ وەسراوە ئەو کە نووسراوە لەسەر کتێبەکان بەڵێ چاوەڕوای دیوانی بێکەس بن بۆ یەکەم جار بۆ کۆکرێتەوە بەڵێ دیوانەکەی چاپ نەکرا بوو ئەویشان کاک فارۆخە وەزەم ئەفسەرە کە دانیشتووە لە لای کتێبەکان بوو لای کاک مەحموود بوو ئەویشیان مامۆستا فازڵ ئیسماعیلی ئەویشیان برادەرێکی کێیە کە ئیتە ئەو وێنەیەمان بۆ یادگار کرد ناوی مەهدیە برادەرەکەی بەڵێ ناوی کاک فاروق هاوارین ئەوان کاک ئەحمە حوسێن و کاک فازڵ و کاک مەهدی بەڕاستی ئەوە وێنەیەکی زۆر زۆر جوانە پێم خۆش بوو کە بینەران بیبینن وێنەی کاکە ڕەشۆڵمان پیشان نا بەڵام کاراکتەرێکی کە لەگەڵ کاکە ڕەشۆڵایە ئەمان چێ ئەوە مامۆستا ئەنوەر تۆڤیە بەڵێ بەسی پیاوەمان ئەنوەر تۆڤی یەکێکە لە هونەرمەندە دەزڕنجینەکانی کورد خەڵکی ناوچەی بادینانە لە سلێمانی جێگیر بوو بێگومان وەکو خۆی وەکو هاوڕاتیەکی هەرە دڵسۆز و جێدەستیار کۆمەڵێ وێنە و کۆمەڵێ تابلۆی جوانی هەیە لە کتێبە شیعری و بەرهەمەکە ئەدەبیەکانە بەڵێ مامۆستا ئەمە گۆڤارێکە گۆڤاری هەرێمی کوردستان ئەم وێنەیە مامۆستا دکتۆر معرف خەزنەدار لەسەر جەنابتی نووسیوە لە ئەلبومی ژیانمە 107 ئەحمەد حوسێن ئەحمەد ئەو ڕسمە بڵێ ئەو ڕسمە دکتۆر معرف خەزنەدار ڕەوانشاد پیاوێکی زیرەک و دڵسۆز بوو زۆر زۆر خەمخۆری وشەی کوردی بوو خاوەنی گەورەترین کتێبخانەیە لە هەولێر کتێبخانەی کوردی هی خۆی ئەرشیفەوانێکی بەناوبانگیشە لەم چەند ساڵی پێشوودا کۆچی دوایی کرد زۆر زۆر نێوانمان خۆش بوو جاکە ئەو ڕسمە یان پێی هەر کاتێ بەهاتایە بۆ سلێمانی هەواڵێ پرسییم چاوم پێ ئەکەوت ئەجا ئەو ڕسمەی کە بینی وتی بێنە با من خەمنەوە هینانەوە ئەمە بێگومان چەند حەڵقەیەکی هەبوو لەسەر بەدڵی خۆی جابجار لەسەر بەعزە کەسێک باسێکی ئەوەمان بۆ کە ئەمانە چییە لە ناوێنەکە ئەوانەی کە ڕێزی پێشەوە بەڕێز مەحموود تۆفیق خەزنەدار لای کاک فایق ڕەش ئێستا لە ئەمریکایە پێم وایە ئەوەی ناوەڕاست خۆمم ماوەشکر کاک مەحموود بەڵێ ماوەشکر ئەوەی ناوەڕاست خۆم ئەوەی لای چەپەوە دکتۆر معرف خەزنەدارە
ئەوی کەشیان بنیادی دکتۆر معرف خەزنەدارە بنیادە بڵێ ئەویشیان سیامەن هادیە لێرە و ڕێز و خۆشەویستیان بۆ نێرین بەڕاستی ئەوەش ئەرشیفێکی جوانە بەکەڵکە بۆ جەنابە حەزەکەم باسی ئەمێنێش بکەین ئەمە چییە وێنەیەکی ئەوە یادی مفتی شاعیر مفتی پێنجێنی بوو کرایەوە منیشان بان کرد لەگەڵ کۆمەڵێ لە نووسەرانە بابەتمان پێشکەش کرد من بابەتەکەی خۆم دوایی ئەوش لەگەڵ مام هەژارای ڕسمتان کرد بەڵێ کۆمەڵێک من لەگەڵ کۆمەڵە لە خەڵکی پێنجێنی مفتی خوالی خۆش بێ هەمومانی بان کرد بوو تر خزمەتێکی زۆریش کراین لێوێ یەکێکە لەو سەیرانە خۆشانە و لەو یادە خۆشانی کەوا چەشنە مامۆستا ئەمێنێ شوێنێکی جوانە ئەمە وێنەیەکەکەوە لەگەڵ دوو مامۆستا عەبدوڵای حەسەنزادە مامۆستا هێن مامەقالی دەباغی بەڵێ ئەوەی لای ڕاست مامۆستا قالی دەباغی ماوە نەخێر ئەمری خۆیەکی دەمێکە ئەوەی لای ڕاستەوە ئێستا دکتۆرە ئاسۆی عەبدوڵای حەسەنزادە کوڕێکی زۆر زیرەکە خۆشەویستیمان هەیە بۆیان مامەقالی بەڵێ ئەمە شەروێنەیەکی جوانە مامۆستا ئەوە سەردەمێک تەبەن من و مامۆستا خالی عەبدولخالی سابیر لەگەڵ کۆمەڵێ لە شاعران و نووسەرانە ڕستمانەگرت ئەمە یەکێکە لەو وێنانە کێوچێنەمانی بێجگە لە جەنابێ لەگەڵ عەبدولخالی مامۆستا محەممەد سەڵادیلان ئەوەی ناوەڕاست بەڵێ ئەوشان مامۆستا غەریب زێور لە دواشەوە مامۆستا عەبدولخالی سابیر وێنەیەکی زۆر جوانە مامۆستا ئەم وێنەیە لە ئەلبومەکەی جەناب تا پارێزراوە ئەوەی لای من پارێزراوە مامۆستا یاسین محەممەد ساڵح یەکێکە لە یەکێکە لە یاریزانە هەرە بە ناوبانگەکانی سلێمانی و ئەو کاتەی خۆی نمونەی کەم بوو لە عێراقیشە ئەجا لە پیاوێکی نیشتمان پەروەر و دڵسۆز بوو و مامۆستامان بوو لە سەر شەخام ئەو کاتەکەەوە متەبیق بوون لەگەڵ مامۆستا مەلاقادرا دەرزیان پێ ئەوتین ئیترێمە کە ئەمان بینین ئەوە دڵخۆشە بووین چووکەی بە ناوبانگ بوون لە یاریکردنا ئەم لە هجوومە مامۆستا مەلاقاد لە کۆڕناوە شەهیدیان کرد ئەمە ژوێنێکی جوانە مامۆستا ئەمانە چیان ئەمە وێنەیە کە کەوتوتە لای من مامۆستا عین حێبێ و مامۆستا عومەر عەبدولڕەحیم مامۆستا حێبێ ئەنجا مامۆستا خالید لێر و ئەوەی چەند کەسی چکەیە بەس ئەمە ژوێنێکی بەڕاستی جوانە ئێمەش ماوەمان زۆر کەم ماوە بەڕاستی بەداخەوە ئەم وێنێکیە ئەو کاک حەمید ڕەشاش تێکۆشەری بەناوبانگ پێشمەرگەی دێرین و نووسەرێکی چاکشە لە هەولێر دانیشێت ماوەشکر بەڵێشکر ماوە بە گوڕیشە لە نووسین ئێمە لێرەوە سڵاوی بۆ لێرین ئەنجا لەبەرەوەی کاتمان بەدەستەوە نەماوە مەجبورین یەک دوو وێنەی کە پیشان بین ئەمە نووسراوە ماڵی خۆمان 1689 ئەمە کوڕەکانتن بەڵێ ئەمە لە گەڕێکی شارەوانی لێ گەتومانە لە ماڵی خۆمان ئەمە یەکەمیان کێیە ئەمەیان مەگەر عینەکە لە چاوم خەیچەکە لە چاوی ببورە یەکەمیان پێشەوایە ئەنجا پشکۆیە ئەفو ئەمە پێشڕەوە ئەوەی ناوەڕاستیان پشکۆیە ئەو ئەولایەن کە تاکسود لە بەلای پێشەوایە ئەنجا پێشوازە ئەنجا وەرزێرە مناڵی خۆ من خوانیان بڕێ ئەمەش ڕاستانەکەم وێنەیەکی ترە ئەوە شەر وێنەیەکە لەگەڵ ئەو مناڵانە پشکۆیە و پێشەوایە و پێشڕۆ باش مامۆستا ئەم وێنێش حەزەکەم بینەرانی بەڕێز ببینن ئەوە شاعری شاعری بەناوبانگ کاک جەلالی میرزا کەریمە بەداخەوە لە تەمەنێکی زوو سەری نایەوە هیچێکە لە شاعیرەکانی جێدەستی دیارە لە ئەدەبیاتی تازە ئەم وێنەیە شوێنێکی ماڵەوەتانە هەردیسان خۆت لەگەڵ ئەو تا بەڵێ ئەو کاتەش لە هەر هەشتاوێک بوو لە گەڕەکی خەباتای گرتومانە خۆمان و قوم و خێزان و سێ مناڵمان پشکۆیە و پێشەوایە و پێشڕۆ باشە مامۆستا ئێمە لێرە دێنە کۆتایی بەرنامەکە حەزیەتمان نای پێش ئەوەی کە با بڵێن بەرنامەکە بەجێبێڵین پێم خۆشە ئەمە بکەین بە دواوێنەی جەنابی لەم بەرنامەیە و ئیشاڵڵا هەر بمێنی بۆی وێنەی زۆر بگری بمێنی بووی ئەرشیفیش زۆر کۆبکەیتەوە چونکە بەڕاستی ئەو ئەرشیفە دەوڵەمە نەمای شانازیە بۆ هەرەمان و ئەم مناڵە کێ ئەو مناڵە کوڕەزامە ناوی نەمە پشکۆیە ئەوە پێش خانە نشین بوونمە لە سەیرانی قوتابخانە لە قوتابخانەی کرمانجی سەرەتایی
جایتر ئەچینە لای قوتابیەکان چێش و شتیان پێ بووی خۆیان هەرجایی تۆزێک کەوسکێلەی یەکێکیان خۆی پیان خۆش ئەمجا ئێمە من پێشەوەی بەرنامەکە بەجێ بێڵم ئەبێ لەگەڵ جەنابی شتاوێنەیە بگرین بۆی نمەخان ئەم وێنەی ئێمە بک بە وێنەکانی دوێنێ و بە قەولەکەی باپیری ئەمیش گرنگیەک باسەکەم هەموو ئەو وێنانی کە لە دوای ئێمەوە ئەگیرێت و بەردەوام وێنەکانی دوێنێ زۆر منیش وتم یەک شتە تا بێگومان لەسەر ئەو ڕسمانەی کە گتو من هەفتە و 1970 ئەوانە زۆریان شعریان لەسەر زۆریەکی لەو شعرانەی لەسەر یەکەم ڕسمیان کە گتووە لەسەر زۆر ڕسم شعر وتراوە خەڵک شاعران شتیان زۆر وتووە منیش لەسەر وێنەیەکیان نووسیومە دیمەنی وێنەم شادی ئەنوێنێ ئاسۆیەک هەڵبێ لە نیشتیمانم کورت سەربەخۆیی و تۆڵەی بسێنێ بە سەربەست بڵێم خاوەن کیانم دەسەکانی خۆش ئینشاءالله هەر خاوەنکیانە سپاسی ئەم بەرنامەیەتانەکەم سپاسی هاوکاریتانەکەم بەڕاستی لەڕێ ئەم بەرنامەیەوە وای لێ هاتووە جەنابتان چی ئەوانەی لە کامێرا دەرەکەن و کچی ئەوانی لە پشت کامێراون باشترین خزمەت دەکەن بەم شارە چونکە یعنی ئەمە یەکەم شێوەیەکێکە لە داهێنەرەکانی شاری سلێمانی گەلێک مەمنون زۆر زۆر سپاس خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ